ئەو کەلوپەلانەی ئێستا لە پێشتانن کە لەلایەن دوو تاوانبار بە ناوی ئەلف سین عین و ئەلف جیم ئەلف کە دانیشتووی شاری هەولێرن، تەمەنیان 30 ساڵە، چەندین تاوانیان لەو شارە ئەنجام داوە و چ ڕێگری لە خەڵێک و چوونە سەر خەڵێک و ڕێگرتن لە هاوڵاتیان دووەرئەنجام زۆربەی چوونە سەریشان و یاخۆ ڕێگرتەکانیان بە ناوی ئاسایش بووە کە خۆیان ناساندووە و هەویان لە خەڵک وەگرتووە، بەڵام دوجار هەردوو تاوانبار دەستگیر کران و دانیان بە تاوانەکەشیان کە ئەو تاوانیان ئەنجام داوە، بۆیە پەراوی لێکۆڵنەوە بۆ هەردوو تاوانبار کرا و دەستگیرکردن و ئیجراعاتی پێویستیان بەرامبەر دەکرێت لە یاسا. لەو کۆمەتبارانە ڕۆژانەوەی کوژی پاسەوانەکەی کۆمەڵ ئیسلامیە ئایا ئەوەی بوو کە لە سیدنی بوو دوای ئەمە لەسەر ئەو تاوانە ئیجراعات دەکەین لە بەرەوەی پەراوی لێکۆڵینەوەی پێشتر ئەوە ڕەوانەی دادگا کراوە، ئەوەش پەراوی لێکۆڵین بۆ تەواو دەکەین و دەنێنێت دادگا و دادگا بڕیاری کۆتایی لەسەر دەدات. ئەو تاوانشتر تایبەتە ئەو تاوانە ناگەڕێنەوە تاوانەکەی دیکە ئەوە دادگا دەبی بڕیار لەسەر بدات. ئەوە لەبەرەوەی ئەوانەی ئەو پەراوی لێکۆڵینەوە ڕەوانەی دادگا دەکەین لە دادگا بڕیاری کۆتایی لەسەر دەدێت.